سڵاوتان لێبێت من کۆڤان عەزەتم لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەم جارە هاتوینەتە سۆران. سیپان عەزیز هەبدۆ شێروانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەیەکی سنووری پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت. گفتوگۆی لەگەڵ دەکەین و دواتر ڕووبەڕووی پرسیاری خەڵکی دەکەینەوە. کاکسپان بەر لەوەی بچینە سەر پرسیارەکانمان ئەمەوێ پلانی خۆت ڕوون بکەیتەوە بزانین سیپان چ پلانێکی هەیە کاچێتە پەرلەمانی عێراق. بەڵێ تەبیعی بەخێر بێن بەسەر چاو زەحمەتتان کێشە. ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر شانسی ئەوەمان بەرکەوت و متمانە خەڵکمان بەدەستێنە بۆ ببین بە یەکێک لە پارلەمانتارانی خولی پێنجەمی پارلەمانی عێراق. ئێمە وەکو پارتی کارنامە پلانی خۆمان هەیە و هەموو ئەو سیاسەتانە و ئەو پلان و استراتیژیەتەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراقدا جێبەجێ دەکەین کە کارنامەی پارتی خۆی لەسەروی هەمووانەوە جێبەجێکردنی سەرجەم مادە و بەندەکانی دەستوری عێراقدا دەبێنێتەوە بە تایبەت ئەو بەند و مادانەی کە پەیوەستن بە ماف و حەق و حقوقی و هەرێمی کوردستانەوە لە هەمووش سەروی هەمووانەوە یان خود باشترە بڵێم لە میانی ئەو مادە دەستوریانەی کە پارتی مکۆڕە لەسەر جێبەجێکردنی کارنامەی پارتی ئاشکرا بەسی خۆت چییە؟ کارنامەی من وەکو گەنجێک لە تەبیعی وەکووتم ئێمە پابندین بە جێبەجێکردنی هەموو ئەو کارنامەی کە پارتی دیموکراتی کوردستان ئامادەی کردووە بۆ ئەم فڵەی پارلەمانی عێراق. وەکو شەخسەنیش ئێمە ڕوبەڕووی چەند شتێک دەبینەوە لە پارلەمانی عێراقدا حتمما ئەو شتانەی کە ئەمری واقع هەیە دێتە پێش ئەو شتانەی کە پێش هاتن و ڕەنگە کەسانێکی تر لایەنێکی تر وەکو پرۆژه یاسا پێشکەشی پارلەمانی کردووە دەبێت هەموو هەوڵێکی جددی بدەین کە ماف و پێداویستیەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرچاو بگرین لەو یاسانەی کە دێنە پارلەمانەوە وەکو خۆشمان بەپێی ئەو سروشتی خەڵکی خۆمان خەڵکی ئەو دەڤەرە دەڤەری بازنەی یەکی پارێزگای هەولێر هەموو ئەو پێداویستیانە خەڵکی خۆمان لە بەرچاو بگرین بەبێی پێداویستی ئەوان پرۆژه یاسا پێشکەش بکەین و یان لە پرۆژه یاسادا مافی خەڵکی ئەم دەبەرە لە بەرچاو بگرین. بازنەی خۆت ئیشەکە یان بۆ تەواوی هەرێمی کوردستان؟ تەبیعی بازنەی ئێمە من نوێنەرایەتی خەڵکێک دەکەم کە لەو بازنەدا دەژێ خەڵکی ئەم بازنەی دەڤەری یەکەم بەڵام هەرێمی کوردستان و ڕەنگە هەندێک یاساش هەبێ یاسا فدرالیەکان کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانی شەونەوە ئێمە دەبێ وەکو پەرلەمانتارێک یا خۆت وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرایەتی تەواوی گەلی عێراق بکەین. باش ئێستا بازنەکان جیاکراونەتەوە بە پێی یاسای هەڵبژاردنە. ئەم جیاکردنەوەی بازنەی هەڵبژاردنە کاریگەری لەسەر پارتی نابێت بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر چونکە دەیانگوت دەنجی پارتی زیاتر لە سنتەر نییە بەڵکو لە شارۆچکەکانە بەتایبەت دەیانگوت لە سۆرانە. کاریگەری لەسەر دەنجی پارتی بێت کورسی پارتی بێت نەخێ کاریگەری نەرێنی نابێت بەڵام بە دڵنیاییەوە کاریگەریەکی ئەرێنی بە سەردەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان دەبێت چونکە یاساکەی پێشوو بە ناوعێکما هەندێک دەرفەتی بۆ هەندێک حەزبی بچووک ڕەخسان بوو بەهۆی فراوانی بازنەکەەوە کە تەواوی پارێزگا بوو هەریج نەبێ کورسیەک بەدەست بێنن بەڵام ئێوەیە مەرج نییە لە هەموو ڕۆیەکەوە لە ڕوانگەی بازنەیەوە لە هەندێک لایەن بەڵێ لە بەرژەوەندی حەزبە گەورەکاندا بەڵام لە هەندێک لایەن لە بەرژەوەندی حەزبە گەورەکان نییە و ڕەنگیشە لە زۆر لاەن هەر لە بەرژەوەندی گەلی کوردانەوێ بە تایبەتی لە ناوچە جێنا کۆکەکان یاخود ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرم لە کاتی دابەشکردنی ناوچەکانە کێشەی گەورەی بۆ نەتەوەی کورد دروستکراوە و حەجمی کورد لەو ناوچانەی کە کوردی تێدا نیشتەجێ یان ئەو مەناتقانەی کە زۆربەی کوردن بە زەرەری خەڵکی کوردراوە یعنی شوێن هەیە بەپێی دەستوری عێراق دەبێت بۆ هەر 100,000 ژمارەی دانیشتوان یەک کورسی داوین بکرێت بەڵام شوێنی وە هەیە پێی دەچێت نزیکەی 130,000 کەس یەک کورسی دانراوە کە بۆ نمونە بازنە هەیە لە کەرکووک دەبواە 5 کورسی کەمتریان داناوە ژمارە کەمترە ئەمەش زەرەر لە کورسیەکانی کوردەکەیت باس لە بازنەی خۆتا کرد خۆی ئێمەزان چی بۆ خەڵکاکە بۆوان کارەکەم بزانام چیان بۆکەیت خەڵکی ئێمە ئەوانەی کە دەکەونە ئەم بازنەیەوە لە ڕووی سروشتی خەڵکی ئێرە لێک نزیکن
هەمویان خەلکی ئاوارن، هەمویان خانەوادەی پێشمەرگەن، هەمویان خاوەنی ئەنفاڵن، هەمویان ستەمێکی زۆریان لە بەرامبەر کراوە، قوربانی زۆریاندایە. بۆیە کۆمەڵە خاڵێکی هاوبەش لە نێوان خەلکی ئەم ناوچەیە هەیە کە هەمویان بەیەکەوە کۆ دەکاتەوە. بۆ نمونە داکۆکیکردن لە مافی ئاوارەکان، داکۆکیکردن لە مافی کەسوکاری ئەنفالکراوان، یاخود هەوڵدان بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالەکان کە بە جددی زامێکە بە هیچ قەڕەبوویەک سارەژ ناکرێت، بەڵام هەر هیچ نەبێ وەکو معنەوی بۆ ڕێزگرتن لە کەسوکاری بەڵێنەکە پیانەدەی بە خەڵکی ئەم دەبێت. ئەمە کاری جددی لەسەر دەکەین، هەموو توانەکانی خۆمان بووی بەگەڕ دەخەین کە هەر هیچ نەبێت کەمێک لە ئازاری چەند ساڵی ئەوانەوە کەم بکەین کە نەیان توانیوە گلکۆیەکیان هەبێت بۆ شەهیدەکانیان کە وێ ڕای بەم شێوازە بەو هەموو غەدرەوە بەرامبەریان کراوە. باست لە بازنەی خۆتا کرد. باشە نووسیتە سیپان عەزیز هەردۆ شێروانی لەم بازنەی بەس شێروانی هەن نەخێر. ئەی بۆچی شێروانێک نووسیوە؟ ئەوەی شێروانی لەقەبی منە، لەقەبی ئایلەی ئێمە، یعنی شتێکە لە پێشدا هەبووە لە نفوسە. خەڵک ناسێتەوە گەلە و شێروانی نەبێت. ئەمە پەیوەندی بەناسینەوە نییە. لەقەبی شێروانی لەقەبێکە ڕسمی تۆمار کراوە بۆ هەلبژاردن نییە، پێش هەلبژاردنیش هەتا لە بڕوانامەکانم لە پاسپۆرتەکەم نووسراوە سیپان عەزیز هەردوو شێروانی کاتێکە جێگیرە خەڵکێکە حتمما توانێت خەڵشتر لێت عاجز بێت لێت زویر بێت کە نووسیتە شێروانی. ئێمە هەموو برایەکین، هەموو عاشیرەتەکان برایەکن. ئەوەی من دیقەتیشم کردووە شاری سۆران ئەو شارەیە کە زۆرترین عشیرەتی تێدا دەژێت لە خلالی 30 ساڵی ڕابردوو لەوەتەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بچووکترین کێشەی عشایری لە نێوان هیچ عشیرەتێک دروست نەبووە، هیچ جۆرە زەقیەکی عشایری و گرژیەکی عشایری حساسەتێکی عشایری لەلایەن هیچ کەسێکەنەوە هەمویان گرنگەوەیە کوردن. سیپان عەرەبیەکەی باشە، عەرەبی باش دەزانێت؟ بەڵێ. کە بچیتە بەغدا بەرگری لە مافەکانی کورد کاتە دەتوانێت قسەی پێ بکەیت تێشی دەکەیت؟ حتمەوە. باش. ئەی بۆ بەڕێسان وتان لە بواری ئابووریە مامۆستای زانکۆ ماستەرەکەت لە ئابووری بووە، چ پلانێکت هەیە بۆ پرۆژە یاسای بودجە؟ هیچ شتێکت ئامادە کردووە؟ تەبیعی پرۆژە یاسای بودجەی عێراق بە هەموو شێوازەکان جۆرێک لە دواکەوتویی پێوە دیارە و هەر ئەم پرۆژەیە نیشانەکانی کۆمەلگایەکی دواکەوتوی مەبەستم لە زانەوەی دواکەوتو. بەڵێ زۆر جار دەبینی دەقێک دەنووسێت دواتر دەستنەوە سەر ئەو دەقەهرێکە و مەفهومێکی لێوەرەگرێت ئەڵێ ئەمە مانای ئەوەیە یشتردی دەڵێ مانای ئەوەیە. ئێوە پلانتان هەیە بۆی وشەیەک یان ڕستەیەکتان نووسی کافی بێت و هەموو لایەت پێوە پابند ئەو شتانەی کە لە دەستوردا هاتووە لە بودجەشدا لە یاسای بودجەشدا هاتووە هەمووی وازەحە مەگەر کەسانێکی ناحەزی هەرێمی کوردستان بە دیوێکی ترا لێک دەدەنەوە. ئەگەر سەیری ئەو خاڵە نەبکەیت کە لە بودجەی ساڵی 2021 هەیە هەمووی بەوازەحی دیارە بە ناوعێک دەڵێ هەرێمی کوردستان داهاتی نەوت 250,000 بەرمیلی نەوت ڕادەست دەکات. وشەی داهات کە بەدەست هاتووە واتە ئەو بڕە ئیرادەی لە فرۆشتنی ئەو نەوتە بەدەست دەکەوێت ڕادەست دەکات. بەڵام کەسانێک کە بوو شێواندنی ڕاستیەکان و بۆ خۆڵ خستنە چاوی خەڵکەوە وا بە خەڵک دەڵێن کە ئەنەما ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە بێنێتە دەرەوە و بچێت تەحویلی عێراق بدات و عێراق بیفرۆشێتەوە و حکوومەت پابند نەبووە و حکوومەت ئیلتیزاماتەکانی خۆی جێبەجێ ناکە. ئەمانە هەمووی پێمان وایە خۆڵ خستنە چاوی خەڵکە و شتەکان ڕوونە ئەوەی کەمێک شارەزایی لە مادەکانە هەبێت زۆر بە وازەحی دیارە. باش لە عێراقا ڕێکەوتنی سیاسی زاڵە کاتە یاسا سەروەر نییە وا دەکەن ئەم ڕێکەوتنە سیاسیانە لاواز بێت یاسا سەروەر بێت. خۆی ڕێکەوتنی سیاسی و یاسا ڕەنگە دوو شتێک بن لە دوو واری جیاوازەوە. ڕێکەوتنی سیاسی کە کراوە بۆ پێکێنانی حکوومەت و بۆ هێشتنەوەی شەراکەت و بەڵام زۆر جار دەبین دەڵێن ئەم یاسایا تا ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێت تناپڕێت. زۆر ئاساییە ئەم ڕێکەوتنە سیاسیە بۆ ئەوە دەکرێت کە ڕێژە یاسایی لە پەرلەمانە بەدەست بێنێ. ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی کەواتە پابندن بە حزبەکەتانەوە بەدڵنیایەوە پابندی بڵێن کە بڵێن حتمەن وایە خۆتان ڕێی خۆشمان ئێمە دەتوانین لە چوارچەوەی فراکسیۆن لە چوارچەوەی حزب پەرلەمانی عێراق باشە لە ئێستا لیستە لەوێ دەبتە فراکسیۆن تۆ پابندیت بەو هەموو شتانێک کە حزبەکەت بەسەر تاسە پێنێ یان بیرۆ ڕای خۆشت زاڵە بێت. پارتی حزبێکی دیکتاتۆری نییە، پارتی حزبێکی هەڵقوڵاوی نێو ئەو خەلکەیە
پارتی دیموکراتترین حزب لە کوردستان و لە عێراقیشدا هەر ئەمە سەبەبی ئەوەیە کە تاکو ئێستاش پارتی گەورەترین حزبی هەرێم و عێراقە پارتی هیچ جار ڕاستەپاندن نییە پارتی حزبێکە وەکووتم هەموو شتەکان بە پرس و بەڕاوێژ و بە کەسانی یاسایی بە کەسانی خەبیر لەسەر جەمبوارەکانە دەکرێت ئەگەر لە مەسلەیەکی اقتصادیدا شتێک فەرزیش کرا سەر ئێمە دەبێ بکرێت ئێمە دڵنیاین لەلایەن ئەو جهەتەی لە حەزبدا کە فەرز کراوەتە سەر ئێمە حتمما ڕاوێژ بە کەسانی زۆر لێ هاتوو خەبیر کراوە بۆیە پارتی مکوڕە لەسەر ئەوەی دەبێت فلانەشت بەو شێوازە بڕەوە ئێمە پابەندی خب بەدڵی منیش نەبێ لێرە خۆت بگەینی حتمما دەتوانین ڕای خۆمان بگەینین نەک بۆ ئەندام پارلەمانێک پارتی ڕای هەموو ئەندامەکانی خۆی وەردەگرێت هەتا ڕای غەیری پارتیش وەردەگرێت لە ماوزوعەکان باش کاکسیپان گفتوگۆ دەخولە چێکەمان تەواو بوو بەڵێ ئەچینە نێو خەڵک بۆی ڕوبەڕووی پرسیاری خەڵکت بکەینەوە بزانین خەڵک چ پرسیارێکی لە تۆ هەیە و چ داواکاریەکی زۆر باشە فەرموو وەکو گەنجێک چ داواکارێکت لە سیپانێک کە بچێتە پەرلەمانی عێراق چی بکات ئەمە داوا لە کاکسپانەکەین وەکو گەنجێک خۆشەویستم شارە کە خۆی بژادە بۆ انتخاباتی عێراق گەیەکترین دەستکەوتەکانی ئێمە بۆ عێراقا لەوەی سنە و شیعە کە ئەوان هیچ ڕۆحمێک بێمە ناکەن لەوەی دەستور و لەوەی مافی یاسایی و حتا وەکو ئەبینی لە بودجە و داهاتەکان یعنی کوردستانیش غەردمان لێکەن بە پێی لە مادەی 140 ئەمانش بۆ داوای لێەکەین ئەگەر چۆ پەرلەمانی عێراق بە هەموو هێز و کوتوانایەکی وەکو بنەماڵەی شەی تێ بکۆشتن بۆ ئەوەی ئەو مافانە بەدەست بێنینەوە کاکسیپان تۆ چیان بۆکە لە پەرلەمانی عێراق دەڵێ پێمان خۆشە شەڕ لەسەر ماف و دەستکەوتەکانی ئێمە بکات دەتوانیت ئێمە بکەیت بەڵێ ئەمە پێشتر بۆ بزانم باسی مافی گەنجی کرد و داواکاریەکانی گەنج من وەکو گەنجترین کاندیدی پارتی نەک تەنها پارتیەگەر هەڵە نەبم لە فراکسیۆنە کوردیەکان هەمویان لەوانە گەنجترینیان بم ئەگەر من نەتوانم دیفاع لە گەنج بکەم دڵنیام کەستر ناتوانێت لەبەرەوەی خۆم گەنجم و خۆم معاناتی گەنج دەزانم خۆم دەزانم پێداویستەکانی گەنج چییە پرسیارێکی تری لەبارەی موازنە و حەسای هەرێمی کوردستان بوو لە موازنە عامەی عێراقدا تەبیعی ئەوە اختصاصی خۆمە من وەکو خەبیرێکی اقتصادی کە هەلگیری ماستەر و بە کالۆریەسم لە زانستی ئابووری حتمما دەتوانم بە ورتر و بە شێوازێکی پرۆفشناڵە ئەهمیەتێکی خاص بە مەسائلی مالی و دارایی هەرێمی کوردستان بدەم لە بودجەی عێراقدا هەمانە بەدەست تەمانە بەڵێن بێ کە ئەوەی لە تواناماندا بێ بیکەین بەڵێن بێ ینی درێغی نەکەین شەو ڕۆژماندا بنین ئەوەی پێویست بێ بەرگیری لێ بکەین مامۆستا مەسلەی بەڵێن کاندی توانی بەڵێن بدا بڵێ ئەوە ئەەکەم باشە بەڵام عێراق کاواستە عێراق شتێک نییە بڵێ زۆر زەختی لێ بکەیت ئێستا ئەمە توانی مەقصد دەنگ بە هەمان کاندید شەروە ژمارەکەی نەگۆڕیت ئەمن 32 ساڵە لە سۆران دەژیمەتە ئێستا بەڕێزی نەدیتێ نازام چێشە فێرن ئەندام پەرلەمانەکان کە ئیشی خۆیان بە خەڵک بوو دێن خۆیان دەکەن هەموو لە بۆ خەڵکی کە ئیشیان بە خەڵکی نەما ژمارە تەلەفۆنەکەی خۆیان دەگۆڕن و یان ئەوە تا تەلەفۆنە دەکەی بە خۆم بەسەر ماتیە تەلەفۆنم لەیان کردی وڵا سکرتەرەکەی جواب داداتەوە لە بەغدای وڵا فلان کەس دکتۆر لە بۆی دانایە ناتوانێت چکە قسێکەوە ئەدی لە وەختی ئیش بە خەڵکی و وەکو بجەناوی دێتن پێویستی بەمێنا خەڵکی خردەبتەوە ئەو دەڵێ وەڵاممان نادەنەوە کە دەرچوو وەڵاممان نادەنەوە هیچ پەیوەندی بە دڵنیایەوە نەخێر ئێمە بەشێکین لە خەڵکین و هەر لە خەڵکی خۆمان دەبین وەرە قسەی بکە وەرە ئێستا لەستەمە بەسیترین شت بایعونیە خوا خۆراک پسولی خۆراک ناتوان لە گوێڕی بگوازی ئێرە یعنی ئەمە پسولی خۆراک ئەوەندە دێنی ئەمە هەمزار لە باعیل و فەرد ئادەی بسمە گوێڕی بێمەوە لە انتخابەکە دیش لێ نەگەڕا دەنگ بدەین عێراق لێ نەگەڕا عێراق لێ نەگەڕا لێ نەگەڕا ناوسەدابرا ئەو ناوسانی زەفتکراینە لێ نەگەڕا دەنگ بدەین ئیلا پارتیە دەتوانێت کێشەی ئەو ناوچانە چارەسەر بکات لە کارنامەی پارتی دموکراتی کوردستاندایە کە تیشکێکی تایبەت بخاتە سەر مادەی 140 دەستوری هەمیشەی عێراق و لەسەر جەمبڕگەکانی وەکو خۆی جێبەجێ سیپان تەنها بەس قسە دەکات یان لەوێ بەکردار دەیسەلمێنێت کە چیان بۆ دەکەێت مەسلەی کە ئەڵێ چیا بەرچیان ناکەوێتەوە چاو بە چاوەکەوێتەوە ئیشەڵا ئەگەر خوا دەرفەت بدا خوا خەڵکی دەبێنینەوە نەک پەرلەمانتاریەتی تەواوی پەرلەمان ئەوەندە ناوێنێ ئێمە خۆمان شەرمزاری ئەو خەڵکە بکەین دەچێتە پەرلەمانی عێراق باشە پێت باشە چی بکات وڵای ئیشی باش بۆ ملەتی بکەن بۆ چێک
ئیشی باش وەکوت ئێمە ڕێی بدەین بەوانە دەبێوانەوە ئیشی باشمان بۆکەن معاشی چاکەن تشتی چاکەن مادەستە ترتر زێ بەزێ بکەن ئەو زیاتر مەبەستی پرسی بودجە و موچەیە هەموو جار کێشەی تێکەوێت چیەکەن بۆ ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە ئێمە طبعاً دەبینین لە ساڵانی ڕابردووشدا هەمیشە لە عێراقدا ئێمە هەم کێشەی مادەی 140مان هەیە هەم کێشەی بودجەمان هەیە ڕاستە لە 2014ەوە عێراق بودجێ هەرێمی کوردستانی بڕیوە بەڵام لە ڕاستیدا لە یەکەم ڕۆژەوە لە 2005ەوە لەوەتەی عێراقی نوێ بودجەی دانراوە گەورەترین زاربە بەر هەرێمی کوردستانە بە ناوی خەرجیاتی حاکیمە بە ناوی قەرزیاتی دەرەکی هەر ڕۆژێ بەهانەیەک لە کووردا دەبینەوە کە پشکی هەرێمی کوردستان ببڕن کە خەلکانێکی وەکو ئێوە بێڕاکتە بکەن تەنها پارتیە دەتوانێتن فشار لە عێراق بکات دەتوانێت دەستکەوت بۆ کورد لە عێراق بەدەستبێنێ ئەگەر ئێوە و خەلکانی پارتی و غیرە پارتیش متمانەیەکی زیاتر بە پارتی بدەن ژمارەی کورسیانی پارتی زیادکەن حتمما ئەو مشکلانە و مشکلەکان بەڵێن دەدەی بۆ نمونە جارش کە حکوومەتی عراقی دەست بۆ قوتی خەڵکی هەرێمی کوردستان نەبات من بەڵێن دەدەم کە لە هەر حاڵەتێکی ڕوودان چالاک بین لە دیجیان بوەستینەوە هەوڵ و هیمەتی خۆمان بدەین بەڵێن بێ کە درێغی نەکەین باشە ئەوە کاندیدە دەچێتە پەرلەمانی عراق چ داواکارت لێ هەیە والله هیچ داواکاری منە بەرێزا پێشم خۆشە ئەو خەرکە دەنجێ بدەن بەو کاندیدانە لەبەر ئەوەی هەم لۆ شەڕەفە هەم لۆ ناموسف چونکە هەتا کاندیدن لە بەغدای هەبن ئەمە کەرامەتن زیاتر ئەگیرێ بەڕاستی بارزانانی وەختی خۆ لە ساری چل و عەفتەکان مردنی هەر بژاردۆخۆ خۆشی هەر نەبزارنا ڕۆی لۆ ئێکەتی سۆفیەت لۆ ڕۆی بە ئەو خەرکە برێ لۆ ڕۆی ئەو کابرا نەیویست سۆر ببی لۆزە دەوڵەتێک چار دەوڵەتی لە دوو بوون ئێران تورکیا عێراق سووریا زێردەستی قبول نەکرد لە ئێستا پێم خۆشە ئەو گەنجانە دەنگی خوب بدەن بە پارتی دموکراتی کوردستان بۆ پارتی بۆ پارتی سەبەب چییە والله ئەوان ئەو کوردستانەکان کەی ناکەن بەرەوە ئەوانی زۆر مادینە ئەوانی خوان کردی بەس ئێستا هەندێک پیا بووینە نە ساردیان دیکە نە گەرمیان دیکە نە بشیبوون نادیکە ئەژبێنەمە کوردستان ڕزگارکردی مشکلەکە لەوێ وەکو گەنجێک چ داواکارێکتان هەیە لە کاکسیفان بچێتە پەرلەمانی عراق وڵا سەرتا بەخێرهاتن دەکەم وەڵام من وەکو دەرچوویەکی زانکۆ پرسیاری ئەوەی لێ دەکەم کە ئەگەر سبەی دەرچووی کە وەکو نوێنەری سۆران بچی بۆ نمونە ئیدارەی سۆران چه پرۆژەیەکی دەبێ بۆ گەنجان بۆ ئەو گەنجانە کە دانا مەزران بۆ ئەوەی لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بتوانن شتێک بکەن بۆ ئەو گەنجان سەبەبی سەرەکی بێکاری لەم شارانە و لە تەواوی هەرێمی کوردستان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە 2014ەوە عێراق کە بودجەی بڕێوە حکوومەتی هەرێمی کوردستان نەدەتوانێت مۆزەفی نوێدا بمەزرێنێ نەدەتوانێت پڕۆژەش دامەزێن کە لە پڕۆژە ئەستەسماریەکاندا دەرفەتی کار بۆ گەنجان بڕخسێ بۆ چۆن فشاریان بە چارەسەرکردنی کێشە و دابینکردنی حسای هەرێمی کوردستان لە بودجەدا جارێکی تر دەستی حکوومەت کراوە دەبێت لە دامەزراندنی فەرمانبەری دەبێت ئێوە ئەم شەڕە بکەن لە بەغدا ئێمە ئەو شەڕە دەکەین ئەمە بۆ ئەوە دەچینە بەغدا کە یەکێک لەو کارانەی کە کاری لەسەر دەکەن ئەمەیە ناناسم دای چیرە بەس بە من بی هەر کەسی خۆمان بی هەر کەسێکی ئێستا هەر لە خۆیە ها بەسێ پێ بکەری فەرقە ئەو کابرا ئێستا شەڕە لەگە بەغدا ئێستا کە ئێک بین ئێک گرتو بین ئینشەڵا هەموو تشتە دەست بەدێنین هەکە هەیەکیش بە خۆ خودت بزەحمەت چ داواکارێکت هەیە خاڵۆ وەڵێ داواکاریە من هەوە یەک بین ئێک گرتی بین دەنگی خۆ بدەنەوێک و ئەم زانین منبیعەتێمای تێدا کی بۆ عام بکە ئەم دەنگی خۆ بداینەوە تۆ دەڵێ ئەو پەرلەمانتارانی دەچن لەوێ یەکنین ئەس بم کە هەمە یەک بن ئیشەڵا هەموو کاری جێبەجێ بێ کە یەک نابین ئەو ئیشی مە هاژێ تێکچی ئەس ئەوێت بین ئێوە تا چەند کارەکەن بێکەوەی کار بکەن بەڵێ تەبیعی ئێمە بۆ هاوکاری و هەماهەنگی و یەکڕێزی هەمیشە پێشەنگ بووین ئەگەر بیرتان بێتەوە لە گەرمەی شەڕی ناوخۆیی جەنابی سەرۆک بارزانی وتەیەکی زۆر بە ناوبانگی هەیە کە دەڵێ ئەوەی حەزی لە ئاشتی بێ ئێمە دەستی ئاشتی بۆ درێژ دەکەین یعنی ئەوەی مەرحەلەیەک بێ ئێمە دوو مەرحەلە ئەچینە پێشەوە پارتی بۆ یەک ڕیزی هیچ کات درێغی نەکردووە و ناشکەن چونکە پارتی خۆی بە خەمخۆری یەکەمی ئەم نیشتیمانە دەزانێت حتمما پارتی ئەوەش دەزانێت کە
لێکترازان دەبێتە هۆکاری بەرکەوتنی زیان لە مەساڵحی خەرکی کوردستان بە شێوازێکی گشتی بۆیە ئێمە دڵنیاین هەر کاتێک لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەسەر بنەماکانی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ئێمە ئامادەین بۆ یەکڕێزی لەگەڵ هەموو لایەنە کوردیەکان ئەو بە ڕێزە خۆیت براردووە هیوادارم ئەو بە ڕێزە دەستە بەغدایە شەڕ لەسەر بەرژەوەندیگەری کورد بکە بەرژەوەندیگەری کورد واتە حیزبی لای بە هەموو ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئەوانەی خوان کاندید دەکەن شەڕ بکەن لە پێناو ئەو مافانەی کە ئێمە لایەوانمان ئەوانی تر شەڕیان نەکردووە شەڕکردن کە هەیە شەڕ دەکا بەڵام ویتکە لە بنەوە تێچێدا تازە گوتت دەنجی من دەنجی تۆیە بەڵێ باشە بەڵێ بۆچی دەنجی پێ وڵای کوڕە پێشمەرگەیە خاوەن خزمەتە خاوەن ڕێبازێکە کە هەمیشە خزمەتی کورد و کوردستانی کردووە بووە دەنگ بەو ڕێبازەیەدام ئەی خۆی چی کردووە خۆی وڵە تازە دێتە مەدانی سیاستەوە دەچت بوو بەغدا و ئینشاڵڵا ئیشی باشەکە و هیوادارین هەوڵ بدا دەنگی کورد بە یعنی هەموو پێداویستەکانی کورد بگەینتەوێ و بتوانی یعنی شتێک بکات کە دیار بی لە ناو خەڵک دیار بی کە بەڵێ ئەوە ئەندام پەرلەمانە نەوەک بشتەوێن دەرێ دانیشتی هیوادارم سەرکەوتوو بی پەرلەمانتەرانی تر دانیشتون وڵی هەیە دانیشتووە هەیەش کاری کردووە عنی ناڵێم هەموو وەک یەکن هەیە کاری کردووە هەیەش وڵی وەکو پێویست کاری نەکردووە بەس هیوادارم کاکسیپان بتوانی دەنگی کورد بە بەغدا بگەینی دەڵێ هەندێکیان دانیشتون هەندێکیان کارەکەن تۆ لە کامیانە بیت پشت بەخوای گەورە ئەوان پشتیوانیمان بکەن لە ڕۆژی دەیدا بە دوای ڕۆژی دەیدا ئێمەش هەوڵ دەدەین بە شەو ڕۆژ هەرچی لە هێزی تواناماندا بۆ خزمەتی خەڵکی خۆمان تەرخانی بکەین ئەچداوە کارکردێ ئەوەستە پەرلەمانی عراق داوا کارمێ وەشی ئەوانت کە نەبی هەوڵ مافی عالمێت دابین بکەن کاکە بەڵێ وەکوان کە نەبیوان کەسیان کردووە پێرەی کاردۆمی دانیشتە برای بەڕاست هیچیان نەکردووە کورەکاتیان کە دەوەرە شتەکەم لە بینە لەو جێ کردبیی ئەمریکا کە وڵای ئەوەت کرێت جێگای دەستخۆشی هیوادارم وەکوان کە نەبی هیوادارم سەرکەوتوبی شتێکی بۆ عالەمێ بکە جحیلەکی پایتە هەمیش نایناسم بەخوای ئەوە لێرە قسەم هیوادارم سەرکەوتوبی چلە سەرکەوتوش لە پەرلەمانی هەستی دەنجی بارزکا لۆ کورد نەوەک دانیشی بێت دەدومە عاشی تۆ کارەکەی ئەوە گەنجێکە لە پەرلەمانتاران تری چیان نەکردووە من بەدی دیگە تەماشای دەکەم بەڕاستیە من بۆ خۆم وەکو گەنجێک وەکو تاکێک من وەکو ئەو گەنجە بیر ناکەم و هەر یەک لە دیدگە و لە سۆنگ بۆ خۆی تەماشا دەکات لەوانەیە ئەگەر هەر یەک لە تاکسی لە ئێمە هەر دەنگێک زۆرە جا هەر بۆ هەر ئەحزابێکی سیاسی بەڵام لەناو ئەحزاب سیاسیەکانیش بەڕای خۆم تەنها پارتی و بارزانی دیفاع دەکات لە میلەتی حزبەکان تریشن بۆ بەس پارتی هەموو حزبەکان بەبێ جیاوازی پێم خۆشە دەنجی پێ بدەن هەموو ئەحزاب سیاسەکانی کورد ئەگەر یەک دەنگ بێ ئەوان بەڵام تاکە مەرجع تاکە ئەحزابی سیاسی کە دیفاع لە میلەتی کورد دەکاتن پارتی و بارزانێت حزبەکان پێشەڵێن ئێمەش دیفاع لە کوردستانەکەن من با شتێک بەجەناب لەوانە تەلەڤیزیۆنی ناشرین بەکارهێنابێ لەو قسەکردنەدا دوێنێ و پێر بوو 16 ئۆکتۆبەرمان بەبیر بوو تەنها خودی پارتی و بارزانی پێشمەرگەکانی پارتی و بارزانی دیفاعیان کردووە لەو میلەتی کورد تەنها ئەوەن لەسەر بووجە و قوتی خەڵک قسە دەکات بەم شێوەیە تۆ باسی 16 ئۆکتۆبەر و نازانم چی و چی بکە ئایا بچنە بەغدا بەم شێوەیە بچن دەتوان هیچ بەدەست بێنن مێژوو لە پێش چاومانە شتەکان بە فول ئێژدی تۆمار کرایە ئینسان ناتوانێت ئەو شتانە لە بیری گەنجی ئەوڕۆ ناچێتەوە سوێن بە ئەڵڵا سوێن بە ئەڵڵا بە ئەوە خوا مەی بڕن سوێن بە ئەڵڵا لە 16 ئۆکتۆبەرەوە تاکوی ئێستا سوێن بە ئەڵڵا کاریگەری لەسەر دەماغی من نەچووە تاکوی ئێستاش خەم دەخۆم وەکو تاکی کورد ئێستا کە ئەو قسە دەکەم قورد گریان گرتوومی سوێن بە ئەڵڵا کاکسیپان چینە نێو خەڵک پرسیاری لێکردی تۆش وەڵامی خەڵکت دایەوە ئێستا بۆ خولەکێک دەتوانی هەم بانگەشە بۆ خۆت بکەیت هەم بەڵێنیش بە خەڵک بدەیت من سیپان عزیز حەدو شێروانی کاندیدی ژمارە 25 پارتی دیموکراتی کوردستانم لە بازنە یەکەمی هەولێر کە خۆی لە قەزاکانی شەقلاوە سۆران مێرگەسۆر چۆمان و ڕوانده زەبێنێتەوە وەک مامۆستایەکی زانکۆ و شارەزایەکی ئابووری لە خانەوادەیەکی ئاوارە پێشمەرگە بەڵێن بێت هەموو ئەو شتانە کە معاناتی خەڵکی ئەم دەڤەرەیە بەرگریان لێ بکەم لەسەروی هەمووانەوە وەکو پرسی بودجە و پرسەدارایەکانی هەرێمی کوردستان کە اختصاصی خۆمە جهودێکی تایبەتی بۆ سەرف دەکەم وەک بۆ کاروباری گەنجان هەوڵێکی جدی دەدەم چونکە خۆمم یەکەم لەو گەوجاندا
کارێکی جددی دەکەن بۆ دیفاعکردن لە خانەوادەی ئەنفاڵەکان بۆ خانەوادەی شەهیدەکان بۆ خانەوادەی پێشمەرگەکان بۆ خانەوادەی ئاوارەکان چونکە لە هەموو ئەمانە خانەوادەی ئێمەش پشکی هەیە وەکو خەڵکی ئەم دەبەرە من بەڵێم دەدەم کە لە خلالی 4 ساڵی داهاتوودا هەموو جهودی خۆم هەموو تواناکانی خۆم شەو و ڕۆژی خۆم بخەمە سەریە کە لە پەرلەمانی عێراقدا دەنگ و ڕەنگی ئەم خەلکە بم من یەکێک بم لەو خەلکە بۆ ئەم خەلکە زۆر سپاس. بەڵێنمان لە سیپان عزیز وەرگرت کۆمەڵێک بەڵێنی بە خەڵک داوە با بزانین ئەگەر بووە پەرلەمانتار و چوە پەرلەمانی عێراق تا چەند دەتوانێت ئەو بەڵێنانێک کە بە خەڵک هێرێمی کوردستان داوە جێبەجیان دەکات تا بەرنمەیەکی تر کاندیدێکی تر هەر لە خۆشی دابێت.